بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان بەمەستی ڕازیکردنی پەرلەمانتارانی کورد بۆ گەڕانەوە بۆ بەغداد بۆ دووەمین جار سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق سەردانی هەرێمی کوردستان دەکات. ئەمڕۆ سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق سەردانی شاری هەولێری کردو لەگەڵ مەسعود بارزانی و سەرۆکی فراکسیۆنە کوردیەکان کۆبەوە. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر بەختیار جەبار شاوێز لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە شاری هەولێریشەوە سیروان عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق لە بەشی یەکەم تاوتوێی ئەم پرسە دەکەین. لە بەشی دووەمیش ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆماڵ لەگەڵمان دەبێت. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانم کاکتۆرەگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باز لە هەدەفی و سەدانەی ئەمڕۆی سەرۆکی پەرلەمانی عێراق بووە وەفدی هاوبەشی پەرلەمانتارانی شیعە و سوننە بۆ شاری هەولێر و ئەوەی کە بەرەی مانگتوانی سەردانی هەرێمی کوردستان ئامانجێم وەفدانە چییە؟ بڵێ سوپاس بە جەنابەت بە تەواوی بینەران بە تەکیت ئامانجەکەی وازەحە هەموو لایەگەیانەوەیە کە کۆدەنگی و دروست بێ بۆ ئەوەی کە لە نزیکترین دەرفەتە کۆبنەوەیەکی گشتگیر بۆی پێوترێ شامل بکرێ و ئەوان دەزانن کە لە ناو خۆیانە بوون بە چەند بەشێکەوە ئەتوانم بڵێم لە دوو بەش زیاترن و بەبێ کوردیش لەبەرەوە نەچوونەوەی کورد و بەشداری نەکردنی کورد لەوێ کاریگەری ڕاستەوخۆ دروستەکە لەسەرەوەی کە نیسابی قانونی هەبێ بۆ دانیشتنەکان ویان نەبێت لەبەرەوە هەموو ئەمانە هەوڵێکن ئەدرێن بۆ ئەوەی کە فراکسیۆنە کوردستانیەکان وەرنەرانی کورد قایل بکرێ بۆ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ بەغدا بۆەوەی بەشداری لە پرۆسەکە بکەین. بەڵێ زۆر باشە بەڵام بەڕێزوتت ئەوان بوون بە دووبەرە و چەمبەرێک ینی ئێستا بەبێ کورد ناتوان لە دانیشتنی پەرلەمانی عێراق ئەنجام بدرێت خۆی لە ڕاستیەکەی وایە ئەخوێنمەوە کە هەر بەرەیەک ڕاستە هەموو لایەگەڵێن کۆبوونەوەیکی شامل بکرێ و جلسەیەک بکرێ هەموو لایەکەوە بێ بەڵام تەسەوڕەکەم لە ئێستا زەحمەت بێ چکە ئەوە بەبێ ئیتفاقی پێشوەخت ناکرێەوە ئیتفاقیش نییە یعنی بۆ نمونە ئیتفاقی نیە لەسەرەوەی کە هەیئەتی ئەم هەیئەتە ئیقالە کراوە یان نەکراوە ئەوانەی کەمانیان گرتووە ئەڵێن ئەمانە شەرعێتیان نەماوە ئێمە دەنگمان داوە و لەلایەکی تریشەوە ئەوانی تر ئەوانیش چەند بەشێکن بۆ نمونە جەماعەتی سەدر بڕوایان بەوە هەیە کە ئەم هەیئەتە ماوەتەوە واتە هەیئەی سەرۆکایەتی بەڵام لەگەڵەوە گرفتی تریانەیە و داواکاری تریانەیە ئەن جیاوازە داواکاریەکان تێک ئاڵۆزاوە بەڵام ئێستا چەند بەشە پەرلەمانی عێراقی کوردیش حساب بکەیت ئەگەر کوردیش حساب بکەیت تقریبان ئەبێ بە 4 بەش
بەشێکی لەگەڵ سەلیم جبوریە ئەوە کە جەماعەتی عەبادی و سەلیم جبوری و ئەوانەی کە بەشێک لە سونەکان با بڵێن غێرمان گرتوەکانی پێوترێن بەشی مانگرتوەکان هەیە کە ئەوانش دوێنەوە پێرێ هاتنێ هەرێ سادرەکان خۆیان 34 کەسن ئەمانش ئەڵێن ئەبێت تعدیل بکرێت تعدیلی وەزاری بکرێت ئەگەر بەشدار نابین کوردیش بۆ خۆمان ئەمە بەشی چوارم کە خۆتان نزانە و داواکاری و ئەو وەزعات وزارەوە بۆیە من وایە بینم هەر لایەگەیە کورد بەلای خۆیان ڕاکێشێ یعنی ڕاستە هەمویان لە ڕاگەیاندنە لە گوتارە کە قسە لەگەڵ ئێماکەن ئەڵێن ئێمە داوای جەلسەی شاملەکەین بەڵام لە ڕاستیدا ئەوەیە کە کورد بچێتەوە بۆ ئەوێ بۆی جەلسەیەک بۆ خۆیان بڵێن لایەک بۆ خۆی بکە ئەبێ بە دەستکەوتێک بووی وە قۆناغەکە تێپەڕێنێ بەڵام بە هەر حاڵ 25 مان کە ڕۆژی چوارشەمەیە دوو سبەیە کات محکەمەی اتحادی ئەو کاتەی دیاری کردووە کە ئیتر چاوە گێڕێتەوە بە ئەو خلافەی کە لەسەر شەرعی بوون و شەرعی نەبوونی مەسەلەکە هەیە ئیضافەتەن بۆ ئەمە حالێکی تر هەیە زیاتر حالی نێوەندگیریە بەوەی کە هەر زیاتر نزیکە لە هەوڵەکەی سەرۆک کۆمار کە ڕەهەندێکی قانونیشی هەیە هەموو لایەکدا بنیشن بڵین هەیئەتی سەرۆکایەتی لەگەڵ ئەندام پەرلەمانەکانەدا بنیشێ و بەتەمەترین کەس بچێتە سەر مەنەسە و لەوێەوە جارێکی تر متمانە بدرێتەوە بە سەرۆکایەتی پەرلەمان ئەگەر متمانەی وەرگر ئەوە کۆ تەواو هەموو لایەگەبێ ئەترافی پێ بکەن و ئەگەر وەری نەگر متمانەکە ئەو کاتە هەڵبژاردن بکرێتەوە بۆ زۆر باشە بەڵام ئەوەی کە ئەمڕۆ سەلیم جبوری لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە باسیەوە کە هەوڵدەرن لە زوورین کاتدا دانیشتێکی پەرلەمانی عێراق ڕێک بخەن ئەنی پێ دوایەوەی کە بەڕێز بوو بە چوار بەشەوەنی ئەو چوار سەرە لە مانجەڵێکدا بوو کوڵن بەمزانە پەرلەمان دەست بەکارپاتەوە من دڵنیاتەکەمەوە ئەگەر سەلیم جبوری بیتوانێت بیکانە هاو بۆ کوردستانیش بەڵام ناتوانێت لەبەرەوە ناتوانەکە بە ڕقەمە یعنی مۆزوعەکە ئەوە نییە کە ئەوان دێن ئەیانوێ مافەکانی کورد بدەن من بە سەراحەت پێ بڵێم لە خەمی کوردەوە نایەن بۆیە لە خەمی خۆیانەوە دێن کێشەی خۆیان چارەسەر بکەن بۆ بیرین نەچێ کورد هەر کاتێک کە گەڕایەوە ئێمە یەک دەنگین یەگەڵوێسین ینی بۆ نمونە چەندێک خلافی ناو خۆشمانە بێ کەوت و کوردە گەڕێتەوە ینی 65 ڕقم دانێ 65 یەکسەر سەیەمێنێ 165 نیسابی قانونیە لەبەرەوە بارەکە ئاسانەکە بۆ هەرلایەک لەبەر ئەوە من بە قەناعەتم وایە هاتنی ئەم وەفدانە هەمومان باشیانناسین دوێنێ ئەم کاتە لەگەڵ ئەحمەد جبوری ئاجەنابەت قسەت کردووانە لێرە دانینە نەوە بۆی کە کورد ڕیفراندۆم بک و کوردەوڵە ینی پرسیاری ئەوەشت لێ کردووە ئەسە باست کرد لەبەرەوە بەڵام هاتووە بۆ کوردستان ئەڵێ وەرنەوە بۆ ئەوێ ینی وەکۆی کەسێک خەمخۆری ئێمە بێ و ئێمە لە پرۆسەکە دوورگەوتوینێتەوە یان خەمی مافەکانی ئێمەی بێ وەکوەکەوەی کە ئەنەما ئەم 12 ساڵە ئەوان نەزان کورد چی داواکە کورد چی ئەوێ ینی ئێمە چی نەزانن کە پێشمەرگە پارەی نییەشیر بۆ مناڵەکانی بکڕێ مخەساتەکەی بۆ دیاری نەکردووە ماوەی 10 ساڵە پێت نەداوە نەزانن مادەی 140 تا ئەسەوە خۆی ماوەتەوە وەکوەی کە نەزانن کە سەرباری ئەو کێشە گەورانەی کە لە نێوان هەولێر و بەغا هەیە نابێ موچەی خەڵک بڕاستەکەم دواتە گەرم بۆ لای بەرز ئەگەر بچینە لای کاک سیروان کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان کاک سیروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەماندا سەبارەت بە ئەو هەوڵانەی کە دەدرێن بۆ کارەکردنەوەی پەرلەمانی عێراق و سەردانی سەرۆکی پەرلەمانی عێراق و وەفدی پەرلەمانتاران بۆ کوردستان ئایا تاکو ئێستا ئەوەندەی کە بەڕێستان ئاگدار بوون لایەنە کوردیەکان وەڵامێکی لاکەرەوەی ئەو وەفدانیان داوەتەوە کە کەی دەگەڕێنەوە بۆ بەغداد جارێ ئەو وەفدانەی کە هاتوون وەکو ئەو بەڕێزەش باسی کرد ئامانجی خۆیان هەیە لەبەر چاوەکاڵەکانی کورد و نوێنەرانی کورد نایەن بۆ هەرێمی کوردستان ئێمە بینیمان لە ساڵانی ڕابردوو کە ئێمە وەکو کورد باشترین و بەتواناترین و چالاکترین کادیرەکانی خۆمان لەسەر ئاستی قیادە استثمار کرد لە بەغدا لە بەتایبەتی لە دوای پرۆسەی ئازادکردنی عێراق و لە نێوبردنی ڕژێمی باسی فاشی تا دەگاتە ئەمڕۆکەش بەڵام بەداخەوە هەموو حکوومەتەکانی ناوەندی لە سەردەمی ڕژێم و لە سەردەمی ساگزبیکەوە تاکو دەگاتە ئەمڕۆژ بە مالکی و عیبادیشەوە سەلماندیان کە هیچ کاتێک لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نین
و هەوڵەکانیش دەدەن بۆ ئەوەی جارێکی تر دیارە سنجی کورد لەسەر ئاستی عێراق سەنگی خۆی هەیە و تاڕادەیەکیش ئێمە رازین لە هەڵوێستەکانی نوێنەرانی کورد لە بەغدا هەموو لایەنەکان خۆشبەختانە بە تایبەتی لەسەر پرسەنەتەوەیەکان تاڕادەیەکی باش یەکریزێکی تەواو هەبووە و کە بە دڵنیاییەوە ئێمە کە بگەڕینەوە بەغدا ئێمە ئەتوانین تەوازنەکان بگۆڕین ئەتوانین سەنگی کورد لەوێ دیار بکرێ بەڵام بەڵمانیە ئێمە جارێکی تروا بە ئاسانی بەو شێوازە هەرزان فرۆشانە بگەڕینەوە بەغدا و بە دڵنیاییەوە دەشگەڕینەوە بەغدا بەڵام دوای ئەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان یاخود قیادەی سیاسی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان دەگەنە قەناعەت بەوەی کەوا نێتپاچێک پیشان بدرێت لەلایەن تێکڕای لایەنە سیاسیەکان ئێستا هەموو پەنایان بۆ هەرێمی کوردستان هێناوە چ ئەو پەرلەمانتارانەی کەوا وەکو معتەسیمەکان یاخود چ سەرۆکی پەرلەمان و هەروە خودی سەرۆک کۆمار و حتا عیبادی شەوانە بەردەوام لەسەر خەت بووینە و هەوڵ دەدەن بە هەر جۆرێک بێ جەنابی سەرۆکی هەرێم ڕازی بکرێ و لایەنە سیاسەکان ڕازی بکرێن و هەروە نوێنەرانی کورد ڕازی بکرێن بگەڕێنەوە بەڵێ زۆر باشە کاک سیروان بەڵام تاکو ئێستا هیچ بڕیارێک نەدراوە بەڵێ زۆر باشە سەبار بۆی کە بەڕێزە وتت کە ئەو وەفدانە لەبەر خاتری چاوی کاڵی کورد نیان بۆ هەرێمی کوردستان کەواتە ئێستا کورد پێویستە چ داواکارێکی هەبێ بۆ گەڕانەوە ئایا سەنگی بەرەز وت سەنگی ئێستا کورد سەنگی بێزەوە قورسایی هەیە ئایا قورسایە توانرێت بێتەوە کارێک بۆی کە کورد داواکاریە بێت و جێبەجێ بکرێت بۆ گەڕانەوەی یاخود بە ئاسانی پەرلەمانتارانی کورد ناگەڕێنەوە وجودی کورد لە بەغدا یاخود گەڕانەوەی نوێنەرانی کورد بۆ بەغدا لەبەر ئەوەی نییە کە ئێمە داواکاریمان هەبی یان کە گەڕینەوە لەبەر ئەوەی داواکاریەکانمان جێبەجێ نەکرای ئێمە خاوەنی ئەوڵاتەین حەزەکەم خەڵکە و حەقیقەتە بزانی ئێمە شەریکین لە وڵاتە بەڵام هەستمان نەکرد کە شەریکین لە ماوەی ڕابردوودا ئەگەنە فەرمو و لە ماوەی ئەو 2 ساڵەی کەمە لەوێین لە بەغدا هەتاکو ئێستا ڕێگامان نەداوە هیچ قەرارێک هیچ پرۆژە یاسایەک تێپەڕێکە لە بەرژەوەی هەرێمی کوردستان نەبوو بێ بەڵام کە دێسە جهەی تەنفیزی وەکو پێویست نەبووە بۆیە پێویستە هەموو لایەنە سیاسەکان تەوافقاتێک بکرێت جارێشتر وە بە چاوی ڕێزەوە بەوەی وەکو شەریکێک سەیری هەرێمی کوردستان بکرێ و لەگەڵ ئێمە تەعامل بکرێت چونکە ئێمە هەڵگری ئیرادەی ڕاستەقینەی خەڵکانی کوردستان خەڵکی هەرێمی کوردستانین بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان مەغروری خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە یەکەمین ڕۆژە تاکو ئێستا چەندان جار ڕاستەوخۆ و بە نووسرا و پەیوەندیمان پێوە کردووە نووسراومان ئاراستەوە کردووە کە مافی پێشمەرگە بدا مافی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدا و تەعاملێکی ئیجابی هەبێ لەگەڵ سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ خەڵکی کوردستان وەکو بەشێکی کارا و کاریگەر بە هەڵوێست لە وڵاتە بەڵام بەداخەوە لوتبەرزی ئەو پیاوە و لاوازی ئەم پیاوە و لاوازی هەر سێ سەرۆکایەتەکان هەر سێ دەسەڵاتەکانی عێراق نەتیجەی عێراق بەرەو ئەم وەزع ناخۆشە چوو بۆیە ئێمە دەبی هەڵوێستمان یەکبی دەبی هەوڵی زیاتر یەکریزی خۆمان بدەین بە تایبەتی نوێنەرانی کورد لە بەغدا هیچ لە ئێمە هیوادارم نەکەوینە بە کاریگەری و تەسیراتی تەنها چەند لایەنێک و یاخود چەند دەوڵەتێکی دەوروبەر و دەوڵەتی ئەقلیمی یاخود حتا ئیرادەی خەڵکانی جیهانیش بەڵکو هەوڵ دەین ئێمە هەروەک چۆن لە زۆرینەی هەڵوێستە نیشتمانیەکان هاو هەڵوێست بووین لە گەڕانەوەش لە هەڵوێستەکانی داهاتوش لە داخوازیەکانی داهاتوش پێداگری و هاو هەڵوێست بین بەڵێ زۆر باش شتەلاوەچەکان شتەکانی ناوخۆ لە لایەکی تردا بنین بێکەوە ئامانجەکان دیاری بکەین لە جێبەجێکردنی مادەی 140 لەو داخوازانەی کە دەکرێت دەست بەجێ جێبەجێ بکرێن و لە ناردنی بەشەبوجە موازنەی هەرێمی کوردستان لە ناردنی دەعمی لۆجستی و موچەی پێشمەرگە قارەمانەکان و کۆمەڵێک لەو شتانەی کە پێویستە هەنگاوی جدی و عەمەلی بۆ بەهاوژرێ بەڵێ زۆر باشە بەڵێ زۆر باشە کاک سیروان دواتر دەگرێم بۆ لای بەڕێزت و پرسیاری زیاترمان لە بەڕێزتان دەبێت کاک دکتۆر گەربێم و لای بەڕێزت سەبارەت بە ئەوەی کە کاک سیروان باسی لەوە کە بە ئاسانی پەرلەمانتارانی کورد ناگەڕێنەوە بەڵام واز ناکەی ئێستا واز دەکەین ڕەنگە بە ئاسانی بگەڕێنەوە پەرلەمانتارانی کورد ئەزانی خۆی ئێمە کە گەڕاوینێتەوە نەمانوتوە ناگەڕێنەوە مقاتعی ئێمە مقاتعەیەکێک نەبووە کە
با بڵێن لە ڕاستیدا ئەگەر بە سەراحەت پێت بڵێم دەرهاویشتەی خوێندنەوەیەکی دراسە بۆ کراو بێ لەلایەن سەرکردایەتی کوردەوە و بەداخەوە لە ماوەی شاکە ئێمە لێرە بووین تا ئێستا هەر پێنج لایەنەکە بە شۆکی فەرمی کۆبنەوەیەک نەکراوە سەبارەت بەم مەسلەیە ژێر بەژێر ئەگەر هەرچێکرابێ لە بینی لایەک بۆ دوو لایەکی تر بەڵام هیچ کاتێک مەکتەبی سیاسی بۆ نمونە ئەوەی کە ناوی سەرکردایەتی سیاسی کوردی ئەم لایەنانەیە دانیشتێکیان نەکردووە کە ئایا ئێمە لەسەر چی ناڕۆینەوە وەستراتیژێتی ئێمە چییە بۆ گەڕانەوە و بۆ ناگەڕێنەوە ئەمە ئەو لەبەرەوە با ئێمەوا خەڵکەکە تێنەگەێنین کە ئێمە هاتوێنێتەوە بەیانی بڵێن وڵا بە ئاسانی ڕۆشنەوە ئێمە لەم ماوەیەدا هەستمان کرد کە ئەمنیەت و ئاسایشی ناو منتیقی خەزرا و لە ڕووداوەکانی سی چوار و لە 25 جارێکی تیش تەکید کرایەوە کە ئەم وەزعیکە لە بەغدا هەیە حکوومەتی عێراقی ئەوەندە لاوازە نەک ناتوانێت بینایی مەجلیسی نواب واتە پەرلەمان بپارێزێ و گیانی پەرلەمانتارەکان پارێزێ لە هەمان کاتیشە بیناکانی خۆی پێ نەپارێزدا لە ڕۆژی هەینیا و هەڵیان کوتایە سەر لەبەرەوە ئەمە لە لایەکی تریشەوە بە تەکید زەختێکی شارعیش لەسەر ئێمە هەبووە یعنی وەکو نوێنەرانی کورد بۆ ئەوەی کە کواچیمان بۆ کراوە یعنی نەک ئێمە لە 2023ەوە هەندێک کێشە هەیە هی 2023 هی دەستورە هی 2005 ئەو بە ڕێزێش باسی کرد لە هەولێرەوە لەبەر ئەوە زۆر گرنگە کە ئێمە ئەڵێن ناڕۆینەوە مەبەستمان لەوە نییە کە ئێمە تەوا مقاتعی پرۆسی سیاسیمان کرد بێ لاین لە بەغدا لەم ڕۆژانەی پێشودا هەمووتان بینیتان کە مەسلەی قەرزە نێودەوڵەتیەکە وەزیرێکی کورد کە وەزیری مالیەیە ئەو زیاتر خەریکی نەکەبوو مؤتەمەری سەحوفی کرد کەواتە خۆ ناکرێ ئەگەر ئێمە لەلایەکەوە بۆ نوێنەرەکانمان لە پەرلەمان بڵێن مقاتعی پرۆسی سیاسیمان کردووە لە یەکی تریشەوە لە سڵتەی تەنفیزی یان سەرۆک کۆمار خۆ نوێنەرایەتی کوردەکە لە ناو هەرەمی دەسەڵاتەکەیە کەواتە زۆر گرنگە ئەم مەسەلەیە بە چی وەرگین وەکو پامێکی وریاکەرەوە و تەسەورەکەم شتێکی باشیش بووە ئەوە تا فەرمو واز ناکەیت تۆ ینی کورد بەبوویست داواکاریەکانی جێبەجێ بکە دووبارە گۆڕێتەوە بەغدا ئەخۆ خۆ ئێمە شەزانین و هەموو لاگەزانانی ئێستا هەندێک مەسەلە هەیە بەم مانگ و دوو مانگە چارەسەر ناکرێت 13 ساڵە کەڵەکە بوو ئەماوەتەوە بە هەر حاڵ ئێمە لەگەڵ ئەوەداین کە عێراق بمێنێتەوە یعنی عێراقێکی دیموکراسی لە مەسلحەتی ئێمەیە لەگەڵ هەموو ئەمانەدا کە دیموکراسی هەبوو مافی کەمینە ئەبێ مافی کوردە بێ مافی ئەوە بێت تەنانەت ئیستیفتاش بکە مافی ئەوە بێ کە تعبیر لە ڕاو بیر و بۆچوونی خۆی بکاتەوە لەم نێوەندەدا ئیزافەتەن بۆ مەسەلەی گوشاری نێودەوڵەتی تۆ بتوێنێتەوە ئێمە یاریکەرێکی گەورەین لە ڕۆژەڵاتی ناوەڕاست هەرێمی کوردستان حسابی بۆ ئەکرێ لەبەرەوە گوێ لە ئەمریکەکانە گرین گوێ لە ئیتحادی ئەوروپیە گرین ئەوانش گوێ لە ئێمە دووسکا بۆ گەڕانەوەتە ئەگەر فشاریش بێ زۆر ئاساییە بۆ لەبەرەوەی ئەوانش گوێ لە ئێمە ئەوانیش کاتێک کە داعش نزیکە بێتەوە لە شوێنەکانی ئێمە پەلاماری شار و شارچکانی ئێمە پەلاماری ئەو لێرەدا ئەوان لە ماوەی 24 ساعتە هێزێن و لیانەدەن لە ئاسمانەوە لەبەرەوە ئەمە متەبادلە یعنی مەسەلە گوشارەکە دەگەرم وڵای بەڕێز کاک سیروان ئەگەر بینە وڵای بەڕێزتان سەبارەت بۆی کە بەڕێز دەدوتت کورد بە ئاسانی ناگەڕێتەوە بۆ بەغداد ینی بەڵام ئەو داواکارێنێک کە کورتان ینی داواکاری لە 2023 و داواکارێن پێ دوای ئەم زەمانەتەکەوێ بۆ جێبەجێکردنی ئەم داواکاریانە من مەبەستم بەو شێوازە نەبوو کە کورد مقاتعی کردووە بە ئاسایی ناگەڕێتەوەی لە پێمان باش بوو هەموو لایەنەکان هاوڕا بن هاو هەڵوێز بن بە مەرجی معقول و منطقی بگەڕێنەوە بەغدا بەڵام کە ئەمەش ڕوونەدا وەکو کاکە بەختیاریش باسی کرد پێم وایە کاک بەختیار هەرچەندە نەمبینیوە ببوورە لە دەنگەکەی ڕادەیناسم ئێمە ڕێز لە ئیرادەی وڵاتانی نێودەوڵەتی وڵاتانی جیهانی کە هەم بەشدارن ئەمڕۆ لە شەڕی دژی تاریکپەرستانی داعش و هەم حیساب بۆ پێگەی کورد و پێگەی پێشمەرگە قارەمانەکان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان دەکرێت ئێمەش دەبی ڕێز لەو ئیرادەیە بنین چونکە ئەو پەیوەندیانە بە دڵنیایی و ئاکامەکانی ئەو پەیوەندیانە لە دواڕۆژدا لە ئایندەی نزیکدا لە بەرژەوەندی گەلی کورد دادەشێتەوە و بەڕای من تەفعیلکردن و کاراکردن یاخود ئەکتیڤکردنەوەی پەرلەمانی عێراق پێم وایە تا ڕادەیەک گرنگە
و ئێمە ناشمانەوێ ئێمە وەکو کورد ببینە هۆکارێک بۆ ئەوەی بڵێن ئێوە بوونە سەبەبی ئەوەی کە وەزعی سیاسی و دەستوری و قانونی و وەزعی ئەمنی لە عێراق دووچاری ئەو پشێوی و ئەو تێکچوونە ببێ. ئێمە هەمیشە هەڵوێستمان ئیجابی بووە لە عێراق، بەڵام وەکووتم ئەهدافی ئێمە ئامانجەکانی ئێمە بەرژەوەندی گەلی کوردستان بەگشتی و نامانەوێ ببینە بەشێک لە هۆکارێک بۆ تێکچوونی ئەو وڵاتە و تەفیلکردنەوەی پەرلەمانیش بەدڵنیاوە دەبیتە هۆکارێک بۆ بەدیهێنانی ئامانجەکانی گەلی کوردی خۆشگوزەرانیش بۆ تێکرای خەڵکانی عێراق، چونکە ئێمە باوەڕمان بە مافی مرۆڤ هەیە، باوەڕمان بە دیموکراسیەت هەیە، باوەڕمان بە ڕێزگرتن لە ئینسانەکان هەیە، وێڕای ئەو ململانەی و سیراعەتە ئەبەدیەی کە هەمانە لەگەڵ هەندێک لەلایەن و لە کیانە سیاسیەکان و کە زۆری نێشیان بە عەقڵەتێکی شۆڤینی تەعامل لەگەڵ داواکاریەکانی هەرێمی کوردستان و نوێنەرانی کورد دەکەن لە بەغدا، هەروەک بینیمان چۆن تەعاملیان لەگەڵ نوێنەرانی کورد کرد لە بەغدا، بەداخەوە هەندێکیان لە ڕووی جەستەیی و سایکۆلۆژیەوەش ئازاردران، بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە باوەڕمان بە ڕێزگرتنی ئینسانەکان هەیە. بەڵێ زۆر باشە کاک سیروان سەبارەت بەوەی کە ینی ئەوەی کە ئێمە دەیبینین دەمێکە فراکسیۆنە کوردستانەکان داوای کۆبوونەوە دەکەن لە حیزبە سیاسیەکان بۆ ئەوەی کە بڕیار بدەن ئایا نوێنەرانی کورد دەگەڕێنەوە بۆ بەغداد یاخود ناگەڕێنەوە، بەڵام تاکو ئێستا بۆچی حیزبە سیاسیەکان بەگوێی فراکسیۆنە کوردیەکان ناکەن و ئامادەنین مەسەلەن کۆبوونەوەی بکەن ئایا ئێوە چۆن بگەڕێنەوە وەکەی بگەڕێنەوە لە کاتێکە باز دەکەی کە هەفتەی داهاتوو ئەگەریەوەی کە داژنێکی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێ؟ پێم وانێ بەو شێوازە بێت، چونکە تێکرای ئەندامانی ئەنجومەنی نوێنەران ئەندامانی حیزبە سیاسیەکانن. هەر یەکێک لەو 5 حیزبە سەرۆک فراکسیۆنی هەیە. سەرۆک فراکسیۆنەکان ڕاستەوخۆ بەستراونێتەوە پەیوەندی ڕاستەوخۆیان لەگەڵ خودی سەرۆکی حیزبەکان لەگەڵ خودی مەکتەب سیاسی حیزبەکانەوە هەیە. لەڕێی ئەو سەرۆک فراکسیۆنانەوە هەر یەکەش لەو ئەندامانە بەپێی کاریگەری خۆی پەیوەندی خۆی لەوانەیە بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ تەواوی واقعەکە و بیر و بۆچوون و ڕاو سرنجەکانی خۆی گەاندۆتە قیادەی حیزبەکەی خۆی. ئەوە نییە بڵێم ئێمە داوا دەکەین بگەڕێنەوە قیادەی سیاسی داوا ناکەن، نەخێر قیادەی سیاسی پێم وایە ڕێز لە ئیرادەی نوێنەرانی کورد و نوێنەرانی حیزبەکەی خۆی ناوە لەسەر هەڵوێستی ئێمە لەسەر ڕوونکردنەوە و ئەزمون و داخوازی و پێشنیارەکانی ئێمە ئەوان بڕیار دەدە ناخۆمە بگەڕینەوە بەغدایان نەگەڕینەوە بەغدا و ئەوان ئێمەیان کەناردوون، ئێمە چاو و زمان حاڵی ئەولایەنە سیاسیانەین. بۆیە پێم وانێ بەو شێوازەی بێوەکو جەنابەت باسی دەکەی، بەڵام تاکو زەمانەتێک نەبێت بۆ ئەم پاراستنی ئەمنیەتی تێکرای نوێنەرانی کورد لە بەغدا، ئێمە پێم وایە دروست نییە بگەڕینەوە بەغدا. بۆیە ئەوڕۆ کە سەرۆکی پەرلەمان و تێکرای نوێنەری لایەنە سیاسیەکانی تری نێو حکوومەتی عێراقی دێنە هەرێمی کوردستان بەدڵنیایی بەڵێ زۆر باشە کاک سیروان. کاک سیروان پێشتر لە کۆبوونەوەی فراکسیۆنە کوردستانیەکان لە شاری سلێمانی 5 فراکسیۆنەکە بڕیاری گەڕانەوەی کوردیان دابۆ دەست لایەنە سیاسیەکان و سەرکردایەتی سیاسی کورد، بەڵام بۆ تا ئێستا برارێک نەدراوە بۆ ئەوەی کە کورد دەگەڕێتەوە یان ناگەڕێتەوە. ئەمە پێم وایە کورد هەر دەبێت بەشداری بکە لە پرۆسەی سیاسی لە عێراق، نەگەڕانەوە و دابران لە پرۆسەی سیاسی پێم وایە بە زەرەری هەرێمی کوردستان تەواو دەبێت لەو قۆناغەدا، تاکو ئەو کاتەیە کە تێکرایی لایەنە سیاسیەکانی کوردی لە ناوماڵی کورد لە هەرێمی کوردستان ناوماڵی خۆمان ڕێک دەخەین، هەموو لایەک کۆک دەبین لەسەر پرۆسەی ڕفراندۆم، لەسەر هەنگاونان بەرەو سەربەخۆیی و جیابوونەوە ئەو کاتە اینجا هەم دەست دەبێ ئێمە بە شێوازێکی منطقی و بە دایالۆگ لەگەڵ حکوومەتی ناوەندی ئێمە ئەو شتانە باز بکەین و چارەسەری بکەین، دەبێ ببینە جیرانی باش لەگەڵ لە حکوومەتی عێراق. بۆیە پێم وایە نەگەڕانەوە یاخود ممانەعەکردن نەگەڕانەوە بڕیار نەدان لەگەڕانەوە تەندروست نییە لەو قۆناغەدا. دیارە کاتی ئەوەش بەڵێ سوپاس کاک سیروان، دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزی سوپاس دەکەین، دواتر دەگەڕێمەوە لای بەڕێستان. کاک دکتۆر سەبارەت بەوەی کە بۆچی تاکو ئێستا حیزبە سیاسیەکان ئایا فراکسیۆنە کوردیەکان بە فەرمیدایان نەکردبوو تا ئێستا ئەستا کۆبوونەوەیەک ڕێک ناخەن؟ لە ڕاستیدا هەر لە یەکەم ڕۆژ کە دانیشتنەکە کرا یەکێک لە خاڵەکانی کۆتایی ئەوە بوو سەرۆکی هەر 5 فراکسیۆنەکە داوایان کرد کە بڕیاری کۆتایی سەرکردایەتی سیاسی کورد بیدا و هەفتەی یەکەمیش
ئەوەی کە ئێمە ئاگامان لێبوو چاوەڕوانی بوو بۆ ئەوەی کە کۆبنەوەی بکرێ حتا کاتی کۆبنەوەکەش دیاری کراوە بزانام لە هەولێر بوو لە مەکتەبی سیاسی یەکێتی لە ڕاستیدا ئیتر کاتی کۆبوونەوەکە دیاری کرد هەر لایەنەکان خۆیان دیاریان کرد کە لە مەکتەبی سیاسی لە هەولێر بکرێ بەڵام بەداخەوە نەکرا پێنج حیزبەکە لەوێ کۆبوونەوە بەڵێ بەڵام نەکراوە تەوەری دانیشتنەکەیش ڕاستەوخۆ پەیوەندی بە بەشداری کوردەوە بوو لە بەغا مقاتعاش مشارەکەی سیاسی هەموو ئەو شتانەی کە ئێمە باسییانەکەین ئەمانە بوو بەداخەوە نەکرا بەهۆی ئەو وەزای کە هاتووەتە ئاراوە ئێستا لە تۆزێک دوورکەوتنەوە هەیە بە سەراحەت بڵین لە نێوان لایەنە سیاسیەکاندا بە تایبەتی لە نێوان هەرسێ لایەنەکە ئێستا هەوڵ ئەدرێت ئەوەی کە من ئاگادار بم هەوڵ ئەدرێت جارێکی تر کۆبنەوەکان دەست پێ بکاتەوە من زمنی ها کۆبنەوەکان جگە لە هەرێمی کوردستان کۆبنەوەکان تایبەت بە بەغدا بەڵام لەم پەنایشەوە وەکو ئاگادارن ئەوە تا سەرۆکی فراکسیۆنەکان خۆیان دانیشتنیان هەیە و خۆیان لەگەڵ ئەو وەفدانەی کە دێن دانیشن ویان وەفدەکان بە جیاوازیش لەگەڵ لایەنە سیاسیەکاندا کۆبنەوە بەڵام لە ڕاستیدا ئەگەر تۆ بتەوێ ئەم مەسەلەیە پێوی چارەسەر بکرێ ئیزافەتەن بۆ سەرۆکی هەر پێنج فراکسیۆنەکە پێویستی بە دانیشتنێکی تێروتەسەر هەیە لە نێوان مەکتەبی سیادیان با بڵێ قیادەی هەر پێنج حیزبەکە چونکە لە ئەم مۆزوعە لە ئێستادا پێویستی بە قەرارێکی استراتیژی هەیە و بۆی لە دوجاریشدا کەس تحملی هەڵە و یان با بڵێن کەم و کورتەکەی نەکە بە هەموو لایەکمانەوە تحملی بکەین بە یەکگرتووی بە یەکگەڵوێسی یعنی ئەگەر کێشەکانی هەرێمی کوردستان پێ دوایە حیزبەکان گوێ لە فراکسیۆنەکانیان ناگرن بۆ قسەی ئەوان ناکەن مۆزوع گوێگرتن نییە مەوزوع ئەوەیە کە کۆ نابنەوە ینی واقع بین لەگەڵ یەکتریدا مەرج نییە سەرۆکی حیزبەکان سەری شخصی یەکەمیش بێ یعنی بە ئەو کەسانە بێ کە جاران کۆبوونەوەیان لەسەر بەغدا کرد یان زۆر جار وتومانە باژوورێکی عملیات دەبێ بۆ بەغا ئەم ژووری عملاتە هەموو مەکتەبی سیاسێکی ئەم پێنج حیزبن ئەندامێک دوو ئەندام بەشدار بێتایە یعنی مەسلەی کورد لە عێراقا ئەوەندە نایەنێ کە ئێمە ئەگەر بێتە سەر عادەتیش لەخوا بەزیا بێ هەر حیزبێک ژمارەیەک 15 ئەندامی مەکتەبی سیاسی هەیە بە یەکوانێکیان تەخەسوسی لەگەڵ بەغا بێ سەرۆکاری لەگەڵ پەرلەمانتارا بێ لەگەڵ نوێنەرانی کووردا بێ با لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانە بێ حتا من ئەوە لە دێشم پێ باش نییە کە تەنها هەموو شتەکان لە لای سەرۆکی فراکسیۆن چڕ بکرێت ئەبێ هەموو نوێنەری کورد ئێمە هەمومان نوێنەری کوردی بەڵام تا ئێستا کۆبنەوەیەکی گشتگیرشتان نەکردو لەوان مەسەر هەر پێنج لایەنەکە وەکو پەرلەمانتارە ئەوەی کە لە هاتوونەتەوە بۆ ئێرە یەکگرتوتان کردووە ئەوەی کە گەڕاوێتەوە نەخێر ئەوە مام کردە ئەمە یەک کۆبنەوەی دەوریتان نییە وەکو کۆبنەوە یەکمان نییە ینی بەسەراحەت لە ئەوەی کە هاتوونەتەوە لە بەغدا یەک دوو کۆبنەوەمان کرد هەتا میکانیزمێکماندانا کە چۆن پەیڕە و پرۆگرامێک شتێک ئەوە بکەین بەڵام بەداخەوە ئەوەش سەری نەگرت کە ئەبواە سەری بگرتایە بواە کۆبنەوەی دەوری هەبواە ئاڕەکان گەڵاڵە بکرایە و یعنی بۆ نمونە هەندێک خەلەل هەیە لە ڕاستیدا ڕەنگە ئێستا شوێنی ئەوەی نەبێ یعنی کۆمەڵێک ئەندام پەرلەمان کە ڕفیقی ئێمن مانگرتوون هاتوون لێرە کەسی یەکەمی حیزبەکان و مەکتەب سیاسیەکان کە ئەندام پەرلەمانی ڕەفیقی خۆمان ومانیان گرتووە ئیستیقبالیانەکەن لەگەڵیان دانیشن گوێنەگرن ئێمە خۆمان لە کوردستانی ئەوە ڕاستە هەر حیزبە بۆ خۆی کردوێتی هەر فراکسیۆنە بۆ خۆی کردوێتی بەڵام گرنگە لەگەڵ پەرلەمانتارانی کورد کۆبوونەوە عەفوەن مەوەستەی دەڵێ لەگەڵ مانگرتوان کۆ دەبنەوە بەڵام زۆر گرنگە یعنی با نوێنەرانی کوردیش ڕەنگە ئێمە زیاتر لە ناو کێشەکانان ئێمە لەوێ بووین ئێمە تەوەجوهی سیاسی و عقلەتی هەندێک لە ئەندام پەرلەمان و سەرۆکی کوردلەکانی شەزانین لەبەرەوە مە خەلەلێکە یعنی خەلەلەکە هەر بەتەنها ئەوە نیە حیزبەکان کۆ نابنەوە لەسەر خەلەلەکە ئەوەیە کە تەنسیقی نێوان نوێنەرانی کوردیش نییە نوێنەرانی کوردیش لەگەڵ هەر پێنج نوێنەری هەر پێنج لایەنەکەدانە لەبەرەوە وەکو ئاماژەم بۆ کە ژووری عملیاتی ناوەنەی غورفەی بەغدای ناوەنەی هەرچێکی لاتیانی یان ژووری دیبلۆماسیەتی عراقی ناوەنەی هەرچێکی ناوەنەی ئەمە یەکێکە لە سەرۆریاتەکانی و ڕەنگە لەمەش گرنگتر مەسەلەی تەخەسوساتە یعنی ڕەنگە هەموو کەسێک هەموو ئەندامێکی سەرکردایەتی و یان ما بڵین ئەوەی کە لە حیزبێکەوە دیارێکرێ بۆ ئەمە تااقەتەوە نەبێ بەڵام هەیە نزیکەلەوە ئەمە زۆر جار باس کراوە دواتەگرم کاک سیروان ئەگەر بینەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە ئەو داواکارانەی کە کورتەتی ئایا داواکاریە بۆ پەرلەمانی عێراق
کە مەسەرەن داواکاریەکانی کورد بۆ گەڕانەوە داواکاریە بۆ بە پەرلەمان جێبەجێ دەکرێت یاخود بە دەسەڵاتی جێبەجێکردن حکوومەتی عێراقی جێبەجێکە ئەو داواکارێنێکی ئێستا کورتێتی بۆ گەڕانەوە. خۆی پەرلەمانی عێراق باڵاترین دەسەڵاتە لە عێراق کە ئەو بۆی هەیە ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و کابینە هەڵبژێرێ بۆ هەیە سەرۆک کۆماریش هەڵبژێرێ بۆیە ئێستا گومان هەیە لە خودی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق بۆیە پێم وایە کە قیادەی سیاسی بڕیاری نەداوە ئێمە بگەڕینەوە بەغدا چاوەڕێ دەکەن تاکو چەند ڕۆژێکی تر بڕیاری کۆتایی لە دادگای فیدباڵای عێراق دەردەچێت داخۆ ئایا ئەو کۆبوونەوەی معتەسیمین و دانانی سەرۆکی پەرلەمانی نوێ تەندروستە یاخۆد ئەوەی کۆن یاساییە و هەروەها ئێستا مشتومەل لەسەوەشەیە لە لایەنە سیاسەکان حتا بۆ گۆڕینی خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش جا بۆیە بەڕای من تاکو ئەو تەوافقاتە نەکرێ کەوا بەرچاوی کوردی شڕون نەبێ قیادەی سیاسی کورد دڵنیا نەبێتەوە لەوەی کەوا ئەگەر چ کابینە بگۆڕێ یا چ لە دانانی کابینەیەکی نوێ گۆڕینی کابینەی تەکنۆکراتکەوەی باسییان دەکرد و هەروەها لە تەواوی مافەکانی تری دەستوری و یاسایی هەرێمی کوردستان دڵنیا نەبینەوە ئیجاب ناکاوە بە ئاسانی و هەرزان فرۆشانە ئێمە بچینەوە بەغدا بەڕای من هەر ئەمەش مەطالبی تێکرای خەڵکی کوردستانە هەر لەبەر ئەوەشە قیادەی سیاسی پەلە ناکە لە بڕیاردان بۆ گەڕانەوەی ئێمە بۆ بەغدا ئەگەنا پێویستە ئێمە بگەڕینەوە بەغدا و دڵنیاشم ئەو بڕیارە دەدرێ بە دنیا لە هەفتەی داهاتووش بگەڕینەوە چونکە لەوانەیە تا هەفتەی داهاتوو ڕۆژی دووشەمەی داهاتوو بە دڵنیاییەوە بڕیارەکە لە دادگای فیدرالی یەکلا دەبێتەوە جا بۆیە ئەوەیە واقعەکە پێویستە ئێمە و خەڵکی هەرێمی کوردستانیشەوە بزانن کە ئێمە لە بەغداین لە پێناو بەرژەوەندەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە بەغداین و پرۆسەی سیاسی وا دەخوازێ نوێنەرانی کورد کە بە ئیرادەی خەڵکی کوردستان دەنجیان بۆ دراوە دەبێ بگەڕێنەوە بەغدا و ئیرادەی مجتەماعی نێودەوڵەتیش و ئەوە فەرز دەکا بەسەر ئێمە کە تاکو ئێمە یەکلا دەبینەوە و دەبینە بڕیاری دەوڵەتی کوردستان دەدرێت دەبێ بەردەوام بین لە پرۆسی سیاسی عێراق. بەڵە زۆر باشە بەرز باسی فشاری نێودەوڵەتیت کرد ئایا فشاری نێودەوڵەتی ئێستا لەسەر کورد هەیە بۆی کە بگەڕێتەوە بۆ بەغداد بە فەرمی ئەوەندەی کە بەرەس ناوکو پەرلەمانتارێک ئاگادار بن ینی بە فەرمی لایەنە نێودەوڵەتیەکان داوایان لە کورد کردووە کە بگەڕێنەوە بۆ بەغداد فشار هەیە لەوڕۆ؟ بە دڵنیاییەوە هەموو هەوڵ و کۆشتێکە بووە لەلایەن زۆر لە وڵاتان لەلایەن وڵاتانی زلهێز لەلایەن UN لە پێناو بەرژەوەندی خەڵکانی عێراق لە پێناو بەرژەوەندی هەرێمی کوردستانیش چونکە لەبیر نەکەین ئێمە ئەوڕۆ حساب بۆ پێگەی کورد دەکرێت حساب بۆ کەسایەتی خودی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان دەکرێت لەو گۆڕانکاریان زۆرانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوین ڕوودەدەن بەڕاستی پێم وایە و دوای ئەکسپایربوونی و نەمانی بڕیاری ساکس بیکۆ کەوا دەکا گۆڕانکاریەکی یعنی حاڵەتی دیفاکتۆ لەو دەڤەرانەدا نەمانی ئەو سنوورانەوە وا دەکرێت کە پرسوورا بە بڕاوێژ بە هەرێمی کوردستان بکرێت بە قیادەی سیاسی هەرێمی کوردستان بکرێت و بە تایبەتی پێگەی خودی جەنابی سەرۆک بارزانی جا بۆیە پێم وایە ئێمەش دەبێ ڕێز لە ئیرادەی ئەوان بگرین و بە دڵنیاییەوە کوردیش ئەگەر ڕێکبی لە ناوخۆی لایەنە سیاسەکان زیاتر لە یەکتر نزیک بنەوە نەکەونە بن تەسیراتی دەرەچی و نارانی ملەتی کورد بە دڵنیاییەوە کورد حسابی تایبەتی بۆ دەکرێتەوە دەستکەوتی گەورە بەدەستێنێ کە لە مێژووی کورد ئەم فرسەتە زێرینە نەبوونە و ئامانج و ئاواتی لە مێژینەی تێکرای گەلانی کوردستان دێتە دی. بەڵە سپاس دەکەم دواتر ئەگەر کاتە بوو دەگەڕێنەوە لای بەڕێستان کاک سیروان کاکتۆر سپارەت بۆ پرسیارێک کرد لە کاک سیروانیشم کرد ئەو داواکارانەیەکی ئێستا بەدیاری کرای کورد چەند داواکاری هەیە بۆ گەڕانەوە ئایا ئەو داواکارانە زیاتر پەیوەندیان بە پەرلەمانی عێراقەوە یاخود پەیوەندیان بە حکوومەتی عێراقەوەیە؟ لە ڕاستیدا پەیوەندی بە هەموویەوە هەیە. یەکەمیان ئەگەر سێری بکەی کێشەی هەرسەرەکی ئێمە بریتە لە مشارەکەی حەقیقی مشارەکە بۆ مانایە کە ئایا کورد تەماشاکەرەوە یان بڕیاردەرە یان بەشدارە لە قەرارات وەرگتن بە تایبەتی قەراری مەسیری ئەوەی کە پەیوەندی بە ڕەهەندێکی چارەنووسازی هەیە بۆ عێراقەوە ئێمە هەستەکەین لە مۆزوعە پەراوێز خراوێن کاڵم ئێمە بەسم ئەم یەک دو ساڵی ئێمە نییە کە لە بەغداین یعنی لە وردە لە مەرحەلەی
قۆناغی دووەمی مالیکیەوە ئەمە هەستی پێکراوە و ڕەنگیشی داوەتەوە لە ناو دام و دەزیاکانی دەوڵەتە و پێم وایە هەمووشمان بە جیاوازی بیر و بۆچوونی جیاوازمانەوە ڕەنگە لەسەر ئەمە کۆک بین یعنی عێراق بەو شێوە ئیدارەدانی کە ئیدارەی ئەدری لەلایەن شێعەوە جا مالیکی بێ بۆ عبادی ئەمە فەشەلی هێناوە ناتوانرێت تەوافقێکی سیاسی کۆمەڵایەتی دیموکراسی مەدەنی لەناو عێراق ڕنگ بداتەوە لە هیچ شوێنەگات تەوافق نیە لاسەنگی هەیە هەز بە تەهمیشاتەکرێ لە زۆر سۆنگەوە لەبەرەوە لەم کاتانەدا ئەمە سیاسەتە ئێمە هەستمان بۆ کردووە کە ئەمە کاتیەتی کە ئێمە کارتەکەی خۆمان بەکاربێنین لەبەرەوەی لایەنەکانی تر زیاتر پێویستیان بە ئێمە من سەرەتا خاڵێکم وتی مەگەر ئەوان بۆ مەسلحەتی خۆیان نەبێ هەر لە سەلیم جبوریەوە بگرێت تا ئەو وەفدانەی تر بە مانگرتو مان نەگرت و بە پیاوچاک و خراپەوە هەمووی لەبەر خاتری خۆی دێ هەمووی شینەکەی بۆ هەریسەکەیە بۆ حسەین نییە بە کورتی و بە مختصری کە دێتە ئێرە ئەگەر بتوانە نیسابی هەبێ وەکو چۆن عبادی چوە ژوورەوە چاوەڕێ ئێمەی نەکرد کابینەکەی دەنگیدا لەسەر کابینەکەی ئێسێژەوە دووبارە کاتەوە بەڵام ێستا ئەوان ئەوەندە داتەبان بەبێ ئێمە سێر جۆرن دێن ئەماکەن ئێمەش حەق خۆمان لەم کاتێ ئەم کارتە بەکاربێنین و داوای شەرەکەت بکەین داوای جێبەجێکردن بکەین یعنی ڕەنگە هەردێک لەمانە زەمەنی بێ بەڵام خۆ ئێمە کاتێتی لەم کاتەیە وەقتێتی کە بەوان بڵێن ئەگەر ئێوە ئاوا دەسی بە ئێمە بکەین ئێمە لە هەر هەموو کاتێکە لە هەر ئان و ساتێکا توانین بێنەوە ئەمە یەک دوو هەم ئەوەی کە پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە بە تەئکید خۆ بەشێک لەوەی کە ئێمە حەقی خۆمانە وەکو هاوڵاتیەکی ژوەری بگری کە لێرەوە ئەچینە بەغا هەز بە ئەمان بکەی هەز بە ئیستیقرار بکەی هەز بەوە نەکەی کە با بڵێن تهدیدات بکرێ هەڕەشە بکری ئەمانە هەرچەند ئێمە بە سەربەرزی و بە شانازیشەوە ئەڕوانی بە فەقری ژۆزین ئەگەر شتێکیشمان لێ بکرێ لێە بەڵام ئەمە هەیبەتی میلەتێکە ئێمە نوێنەری زۆر باشە بە دیاریکراوی سەودا بە چەند داواکاریە کورد بۆ گەڕانەوەی کە دیاری کراوە لە خاڵی یەکەمەوە کە گەرسێری بکەین یعنی کە یەکەم ئەوەی کە تەحالفی کوردستانی سەرۆکی فراکسیۆنەکان یەکەم جار بەڵاویان کردەوە مەسەلەی دابینکردنی زەمانە بۆ سەلامەتی هەموو ویلایەک دووەمیان دووبارە نەبوونەوەی ئەوەی کە ڕوویدا هەرچەند دووبارە بوویەوە یعنی ئێمە نەگەڕاوێتەوە دووبارە بۆتەوە چۆن ئێمە داوامان کردبوو ئەوەی کە لە 34 ڕوویداوە لە یەکێک لە خاڵەکانی فراکسیۆنەکان ئەوەی کە لە 34 ڕوویداوە لە 5 ماڵا بڵاومان کردەوە 5 دووبارە نەبێتەوە لە 25 دووبارە بوویەوە خۆ 25 کە ڕۆژی هەینی بوو ئەوان هاتنەوە ناوچەی سەوز ئەگەر دەوامی پەرلەمانە بووە پەرلەمانتار لێ بووە ئەنەشدا هاتنەوە بۆ سەر پەرلەمانتارەکان لێرەدا ڕەهەندەکە هەر مەسەلە سایکۆلۆژی و جەستەیی و دەرونی و ئەم ئینە نییە کە تۆ پەلامارەدرری لێرە یەکەم هەیبەتی دەوڵەت هەیبەتی خەڵک کە تۆ نوێدەری خەڵکی سێەم یعنی حکوومەت نەماوە تۆ ئەچیتە شوێنێکەوە حکوومەتی لێ نییە حکوومەت ڕۆژی جمعە حکومەت نییە بەڵام ڕۆژی شەمە حکوومەت هەبوو جمعە کە هینەکە بۆ حکوومەت دەبوو ڕۆژی شەمە بەیانی دەرەکرد لەسەر هینەکان ئەمە بە دیاریکراوی ئەوانە بە داواکاری باز لەوەکرێت نەگەڕانەوەی گەڕانەوەی بوو بودجێ پێشمەرگەوەش داواکاری هەبوو هەموو ئەمانێتیایە کە ئەڵێ شەراکەتی ڕاستەقینە یعنی بۆ نمونە ئەمە چی شوێنێکی شەراکەتی تایە تۆ موچەی خەڵکە بڕی لە کاتێکا کێشەی سیاسی لێ چ شەراکەتێکی تایە پێشمەرگە بە قوڵایی 1050 کیلۆمەتر شەڕی داعشەکە و یەکەم هێز کە توانی لوتی داعش بشکێنێ پێشمەرگەیە هەر لە خانەقیرەوە هەتا شەنگار 1600 شەهیدت هەبێ 7000 بریندارت هەبێ دەیان بێسەر و شوێنی پێشمەرگەت هەبێ خۆ ئەمە شەر بۆ کێ ئەەکە شەر بۆ پاراستنی خاکی عراق ناکە ئێمە ناڵێن بەشێکی لە عێراق ئەی باشە بۆچی بۆ پارە نادەنەوە بۆ پارەدەن بە حەشدی شعبی و بە حەشدی وەتەنی و بە 32 لە میلیشیا ئەمە شەراکەت نییە بەبیان و ئێوە باشە پارێک ئەگەر پارەی حیزبەکان نادەن ئەگەر پارەی حکوومەتی هەرێم نادەن خۆ پێشمەرگە شەڕ بۆ کیەکە شەڕ بۆ خۆ کەرکووک لەلای ئەوان بەشێکی لە کوردستان پێشمەرگە ئەی پارێزێ لای ئەوان بەشێکی دانەبراوە لە عەرەب لە عێراق لە خاکی عێراقی عەرەبی لەبەرەوە ئەم مەسەلەیە وەکو ئاماژەم بۆ کرد هەندێک لایەن ئەمە ڕوونکەمەوە دەڵێن کورد فرسەتی ناوە ئیستیغلالەکە ئەزانەی عێراق بەرەو ئەوە ئەچێ ئێستا کاتە بەڵێ ئەمە کارتی سیاسیە لەم کاتەیە بەکارێنم بۆ ئەوی تۆ بێیت بۆم چارەسەر بەڵێ سوپاس دەکەم کاک سیروانەگەر بڕین و لای بەڕێز بادووا پرسیارم بۆ بەڕێستان سەبارەت بەوەی کە ئایا تاکو ئێستا ئاسایشی عێراق لەبارە بۆی کە دانیشتەکانی پەرلەمانی عێراق دەست پێ بکەن و ئایا مەسەرەن ئەوە پارێزراوە گیانی پەرلەمانتاران کە بگەڕێنەوە بۆ بەغداد و بەشداری دانیشتەکان بکەن
لە عێراق بە وەکوتم لاوازی دەسەڵاتی تەنفیزی بڕوا ناکەم زەمانەتێکی وا هەبێت کە بتوانی گیانی پەرلەمانتاران بپارێزێت چونکە بەڕاستی هەبوونی ئەو هەموو میلیشیانە و ئەو هەموو سەرانە و ئەو هەموو چەکدارانە لە عێراق کە کەس حساب بۆ ئەوەی تر ناکە بە شێوازێکی بەربڵاو و بە بەڕەڵایی پێم وایە وەغیابی قانون لە وڵاتە پێم وایە زۆر ئاستەمە بڵێن بەڵێ زەمانەت هەیە دەکرێت حمایەتێک دابدرێ و وەکو ئەوەی کە پێشتر هەبووە و چەند بلۆکی کۆنکریتی دابدرێوان بە حکمی ئەوەی سەفارەتەکان لەوەیە تا ڕادەیەک بەڵام هەر ئەگەر هەموو ڕۆژانی هەینی بەو شێوازە و بە ئیعازی تەنها شخصێک هەزاران لە خەڵکی جادە برژێنە ناو منطقەی خەضرا و اقتحامی پەرلەمان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وانە بکەن نازانم ئێستا شەر هەمان حاڵەتە چ گۆڕانکاری نوێ لەوەی زیاتر ڕوو نەدایە کە بتوان کۆنتڕۆلی و وەزع بکەن لە لایەکی تر دەبینی ئێمە ڕوبەڕووی گەورەترین ڕێکخراوی تیرۆریستی بووینە کە هەموو جیهانی هەژاندووە و ڕۆلی پێشمەرگە ڕۆلێکی قارەمانانە بووە لە یەکەمین ڕۆژەوە تاکو ئەمڕۆ فعلەن وەکو ئەو برابەڕێزە باسی کرد ئەو نابەرابەریەکە حکوومەتی ناوەندی ئەنجامیدا بەرامبەر هێزەکانی پێشمەرگە بە تایبەتی کە لە کاتێکدا لە سنوورێکی زیاتر لە 1050 کیلۆمەتر ڕوبەڕووی ئەو ڕێکخراوە تیرۆریستی وەستا و بەرگری لە خاکی عێراق دەکات بە کەتێکرای کوردستانیش و منزمنی کەرکووک و تاکوخانەتینەمانش کەچی موچەی زیاتر لە 150,000 حەشدی شعبی دەدا حەزەکەمەوە ئیزافە بکەم لە کاتێکدا بە عەدەدی فعلی لەوانەیە 30 تا 35,000 لە 40,000 تێناپەڕێ بەڵام موچەی 150,000 بندیواری حەشدی شعبی دەدا و یاخود بە وڵاتانی تری ئیرهابی دەنێرن بە لەسەر حسابی خوێنی خەڵکانی عێراق لەسەر حسابی خوێنی پێشمەرگە قارەمانەکان و شەهیدانی پێشمەرگە ئەمە چ جۆرە حکومڕانیەکە بۆیە من دەڵێن پێویست ناکە کورد جارێکی دیکە هەرزان فرۆش بێت و بە ئاسانی بستۆژێ ڕچێفی حکوومەتی فیدرالی دەبێ گەڕانەوەی نوێنەرانی کورد بە مەرجدار بێت و تا ڕادەیەک هەوڵ بدرێت زەمانەتێک وەربگیرێ و وڵاتانی وەکو ئەمریکا و بەریتانیا و یوئێنیش تێیدا بەشدار بن وەکو بۆ متابعەکردن و بۆ جێبەجێکردنی ئەو داواکاریانی کورد کە پێویستی بەوەختە بەڵام پێویستە جێبەجێ بکرێن زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ هەرێک لە بەڕێزان سیروان عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵ مام لە فراکسیۆنی پارتی مرۆ زۆر سپاس هەرۆ زۆر سپاس بۆ دکتۆر بەختیار جەبار شاویست ئەندامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لە ستودیۆی سەرەکی لەگەڵ ماوە سپاس بۆ بەڕێزان کاکتۆر بەڵێگەر بچینە لای مامۆستا ئەحمەدی حاجیڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ کە بەڕێزیان لە ستودیۆی سلێمانی لەگەڵمانە مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونت دەمانەوێت ئەمڕۆ باز لەوە بکەین لە کۆبوونەوەکەی نێوان ئێوە و سەلیم جبووریدا باسی چی کرا بەخشندەی مێرەبان کاک حەکیم گیان سەرەتا بەخێراتنم لێ بکەوە چکە لەو سەفەرە دوورە بەپەلە هێنا بەخێر بێنەوە زۆر سپاس ستۆدیۆ ئەمڕۆ کۆبنەوەی سەرۆک فراکسیۆنەکان لەگەڵ وەفدێکی پەرلەمانی عێراق کە لە کوتلە جیاوازەکان و لە پێگاتە جیاوازەکان وەکو سونە وەکو پێگاتەی شیعە وەکو پێگاتەی با بڵێن لەگەڵ کورد دانیشت بوون بە حزوری سەرۆکی پەرلەمان کە خوازیاری ئەوە بوون کە زووترین کات پەرلەمانی عێراق بکەوێتەوە کات دەستکاتەوە بە کارەکانی بۆیە هاتبوون بۆ ئەوەی بزان وجە نەزەری ئێمە لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمان بە چه ئالیەتێکە بێ و ئێمە تا چە ئەندازێک ئامادەی ئەوەین کە هاوکاریان بکەین بۆ زووتر کاراکردنەوەی پەرلەمان زۆر باشە بە کورتی مامۆستا ئەحمەد داواکاریەکانی کورد بە ڕوونی بە دیاری کراوی چییە بۆ گەڕانەوە بۆ بەغداد ئەمڕۆ ئەوەی کە پێشکەشی ئەو وەفدتان کرد ئێمە باسمان لەوە کردبوو ئایا ئێوە ئەتانەوێت کۆبوونەوەی پەرلەمان کەی بکرێت مەبەستان لەم کۆبوونەوەیە چییە واتە ئەجندای کۆبوونەوەکە چییە ئێوە قەناعەتتان وایە کە کۆبوونەوەکە نیسابتان پێتەواوەکرێ یانە ئەو پرسیارانیان وەڵام داینەوەی ئەمە داوای ئەوەمان کرد ئێمە دوو جۆر زەمانەتمانەوێ یەکەم زەمانەتی ئەمنیمانەوێ چکە بە قەناعەتی ئێمە ئەوان تا ئێستا نەیانتوانیوە چه هەیئەی ڕیاسی پەرلەمان زەمانەتی پەرلەمانتاران بکەن چکە پەرلەمان
لە دۆخێکی ئاساییانە بێ ناتوانێت کارەکانی خۆی جێبەجێکە و ئێمە وەکو کورد بە هیچ شێوەیە قبوڵێەوەمان نییە کە فەرزی ئیرادەمان بەسەرا بکە و پەرلەمانتار ناتوانێت بڕیاری تەندروست بدات لە ژێر فشارە بۆیە ئەگەر زەمانەتی ئەمنیەتمان نەکرێ بە شێوەیەکی گشتی کەەوە سەرۆکاتی پەرلەمان ناتوانێت سەرۆکی هێزە چەکدارەکان کە بەڕێز دکتۆر حەیدەر عەبادیە ئەبێ بە سەریحی عیبارەوەمان بۆ ئیعلان بکە کە زەمانەتی ئەمنیەتی منطقەی خەزا و بەتایبەتی پەرلەمان و ئەو موەسسە تەشریعیە باڵایە بکات. خاڵی دووەم زەمانەتی سیاسیە ئێمە کۆمەڵێک کوتەلی کوردستانین کە وەک پێگاتەیەکی نەتەوەیی لە پەرلەمانیەکی فیدراڵیین ئێمە مانەوێت داخوازیەکانی خۆمان ڕوبەڕوو لەگەڵ حەیدەر عەبادیە تاوتوێکەین چونکە جێی تەنفیزی ئەو گرفتانەی کە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هەیەی زۆربەی لای جێی تەنفیزیە بۆیە ئەمانەوێت پێش ئەوەی دەست بکەینەوە بە کارەکانی پەرلەمان زەمانەتی سیاسی لەو مشارەکە حەقیقی وەرگرین کە حەیدەر عەبادیە بێ بچێتە ژێرباری ئەو زەمانەتانە. بۆیە بڕیارماندا کە ئێمە تا حەیدەر عەبادی نەبینین هیچ بڕیارێک بە ئێوە نادەین و کۆبوونەوە ئامادە بین بە مەرجی حەیدەر عەبادی زەمانەتی سیاسی ئەو بابەتانە بکە کە ئێمە مەبەستمان. بەڵێ زۆر باشە. داواکاریەوە بۆ عەبادی چی بوو داواکاریەکەتە؟ عەبادی حکومەیەکی پێگێناوە ئەو حکوومەتە حکوومەتێکی تەوافقی بووە لەسەر ئەساسی تەوافقی سیاسی هێزە سیاسیەکان لەسەر ئەساسی وەسیقەیەکی عەهدی سیاسی لە نێوان کوتلە سیاسیەکان و هێزە سیاسیەکان حەیدەر عەبادی لەو وەسیقە سیاسیا پابەند نەبووە بەو قەزیانەوە و ئەو تەوافقەی کە ئەو ئەیەوێت ئەو وەزیر بۆ کوتلە سیاسیەکان دیاریکە ئەوە جملەتەن و تەفسیلەن ڕەفزە لای ئێمە ئەو هەج وەزیرێکێوێ لە هەر پۆستێکە ئەوێ ئێمە لە باتی کەسێک چەند کەسێکی بۆ کاندی دەکەین بەڵام ئەو نەیەت بە ناوی تۆکنۆقرات و کۆمەڵێ وەزیر فەرزکا بەسەر ئێمە بۆ نمونە ئیتیفاقێکی ژێربەژێر لەگەڵ تەیاری سەدری بکە و 5 وەزیر لە کابینە تۆکنۆقراتەکەی سەر بە تەیاری سەدری بن لە کاتێکە کورد 65 کورسیە تەنیا 3 کورسی بۆ کوتلەی کوردی دابرێ و ئەو کەسانش ئەبێ هەر کەس ئازاد بێ لە هەرێمی کوردستان و زۆر باشە ئەو دایبنەیە کە ئەمە تۆکنۆقرات زۆر باشە مەرجمان لەسەر حەیدەر عەبادی ئەوەیە کەوا ڕوبەڕوو ئەو وەزیرانەی کە دانرێن گۆڕانکاری لە وەزیرەکان نابێ بە ڕاوێژکردن بێت لەگەڵ زۆر باشە. سەبات بۆی ئێوە هیچ بەڵێنێکتاندایە سەلیم جوبوری بە فەرمی داوای کرد کە ئێوە بگەڕێنەوە بۆ بەغدا ئێوە هیچ بەڵێنێکتان پێدا کە بەم نزیکانە بگەڕێنەوە بەغدا و کەی بڕیاردنەوە بگەڕێنەوە بۆ بەغدا؟ ئێمە باسمان لە تەحدیدی ڕۆژی گەڕانەوە نەکرد بەڵام وتمان ئێمە سەرەتامەوە وەک کۆمەڵی ئیسلامی قسە بکەم وەک کۆمەڵی ئیسلامی ئێمە و بڕیارەی کە دابمان پێشتر کە گەڕێنەوە هەرێمی کوردستان تا وەزە ئاسایی نەبێتەوە ناگەڕێنەوە واتە زەمانەتی ئەمنیەتمان بۆ دەسەبەر بێ ئەوان بەڵێنی ئەوەیاندا و لە ڕێگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە ئیعلانی ئەوەکەن کە بە زەمانەتێکی کامیلی ئەمنیەتمانە دێنێ اینجا بگەڕێنەوە بۆ ممارسەی کاری خۆمان ئەوەمان بە بەڕێز سەلیم جبوری وت کە ئەگەر ئەو زەمانەتە دابین نەکرێ ئێمە ناگەڕێنەوە سەلیم جبوریش دڵنیای ئەوەیە کردینەوە کە بەڵێ ئێمە بەنامەیەکی فەرمی دووبارە و سێبارەیەکەینەوە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران زەمانەتی ئەمنی ناوچەکە بکە و لە ئاخر ڕۆژدا توانی ویانە ئەو خەرقەی کە دروست بووە لە هاتنە ناوی خۆپیشاندەران توانی ویانە ئەو خەرقە لە کەمترین ماوە کۆتایی پێبێن و بەڵێنی ئەوەیاندا هەم لیژنەکە هەم بەڕێز سەلیم جبوری کە ئەو خەرقە جارێکی کە دووبارە نابێتەوە. بەڵێ کەواتە مامۆستایانی ئەگەر کورد زەمانەتشی جێبەجێ نەکرێ باسی زەمانەتی ئەمنی و زەمانەتی سیاسیت کرد هەر دەگەڕێتەوە بۆ بەغداد ئەگەر ڕوون بین لەگەڵ شەفاف بین لەگەڵ بینەران و لەگەڵ خەڵکی نا زەمانەتی ئەمنیەتمان نەکەن ناگەڕێنەوە سیاسەکە ئەگەر لەگەڵ حەیدەر عەبادیشدانە نیشین ناگەڕێنەوە چکاوێ یەکەم شت کۆبوونەوەیەکمان لەگەڵ حەیدەر عەبادیە هەبێت و بەڕون و ڕاشکاوی داوای ئەو مەرجە سیاسیانە بکەین کە لەگەڵ حەیدەر عەبادیە بمبوری بۆی تاویکەم ئەو ئەودەی کە هاتبوون مەرجی ئێمە لای ئەوان نییە چونکە ئەو مەرجانەی کە ئێمە هەیە پەیوەندی بە جێی تەنفیزی وایە ئەمانە ژێی تەشریعین تەنها بۆ ئالەتی کاراکردنەوەی پەرلەمان هاتوون و ئێمە پێشەوان حەزمان لە کاراکردنەوەی پەرلەمانە چکە پەرلەمان یەکێکە لەو موەسسانەی کە ئێمە لە ڕێگەی موەسسەی پەرلەمانیەوە توانین داخوازیەکانی خۆمان جێبەجێکەین بۆیە ئێمە لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانان بەڵام بەو ئالەتە ناکە لە ژێر تهدید و فشارا بێ چونکە بە هیچ شێوەیە قبوڵی فەرزی ئیرادەی هیچ لایەنێکی سیاسیمان نییە. بەڵێ زۆر باشەکەواتە مامۆستای باسی عەبادیت کردەوە کەی بەنیازی سەردانی بەغداد بکەن وەکو فراکسیۆنە کوردیەکان ئێمە تا ئێستا بڕیاری یەکلاکەرەوەمان نەداوە فراکسیۆنە کوردیەکان چونکە وتمان دوای جوابتان لێگەڕینەوە بە وەفدەمان وت کە ئێمە لە کات و ساتی دیاریکراودا جواب لە ئێوە دەینەوە کە ئێمە کەی ئەتوانین بەڵام ئێوە لەسەرتانە تەبلیغی حەیدەر عەبادی بکەن کە ئێمە ئەوە مەرجمانە زەمانەتی ئەمنی
و دانیشتێکیش لەگەڵ خۆیان بۆی ئەو زمانە سیاسیانەی پێ بڵین کە داوایەکەین. بەڵێ ئەی سەلیم جبوری باسیەوەی کرد کە هەفتەی داهات و دانیشتنێک ڕێک دەخەن ببوورە پرسیارەکە بەڵێ سەلیم جبوری باسیەوەی کرد کە هەفتەی داهات و دانیشتنێک ڕێک دەخەن داوایان کرد کەوا ئێمە ڕۆژی یەکشەمە بگەڕێنەوە بۆ پەرلەمان کە ڕۆژی یەکشەمە کۆبنەوەیکی پەرلەمان گرێ بدەن ئێمە وتمان ناتوانین و بەیانی کۆبنەوەی سەرۆک فراکسیۆنەکانە داوای لێبردنمان کرد کە ئێمە ئامادە نابین لەو کۆبنەوەی سەرۆکی کوتلە سیاسیەکان و لە کۆبنەوەی ڕۆژی یەکشەمەش ئامادە نابین تاوەکو ئەو دوو مەرجەمان بۆ جێبەجێ نەکەن ئێمە ئامادەی کۆبنەوەکانی پەرلەمان نابین هەچ کاتێک ئەو زمانی ئەمنیمان کرا ئەویش بە ڕسمی حەیدەرابادی ئەعلانی کە بۆ ئەوەی لە بەرامبەر شارعی عێراق و شارعی کوردیا مەسئولیەتی ئەمنیەتی و خەڵک هەڵگرێ دوو کۆبنەوەیەک لەگەڵ حەیدەرابادیاکەین بۆ ئەوەی ئەو مەرجە سیاسیانەی کە هەمانە پێی بڵین چونکە ئەو کێشانەی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا هەیە بە تایبەتی ئەوانەی لە ئەستۆی ئەوە ڕاستەوخۆ بێ حەیدەرابادی بچێتە ژێرباری جێبەجێکردنی ئەو مەرجانە زۆر بە کورتی مەرجەکان تان چێ بۆ عەبادی بە کورتی ئەو داخوازیانەی کە کوردەتی پشتی پێشمەرگەیە و ئەو داخوازی مەسەن گەنمی جوتیارانە پشتی نەفقاتی حاکیمەیە و هەر ئیستحقاقێکی تر کە هەرێمی کوردستان دەیکەوێت لە عێراق زۆر باشە سەبارەت پێشتر باسی فشاری ئەمریکا دەکە با دووە پرسیارم بۆ بەڕێزتان بێ سەبارەت بە فشاری ئەمریکا ئایا ئەمریکا بە فەرمی داوای لێوە کردو بگەڕێنەوە بۆ وڵاتی فشارێک هەیە ئەمریکا فشاری لەسەر هیچ کەسمان نییە و ناچینە ژێر فشاری هیچ کەسێکەوە بەڵام ئەمریکا پێشنیاری ئەوەی کردووە کە ئەوێ ئەو دۆخەی عێراق سەقامگیر بێ ئەمریکا کار بۆ بەرژەوەندی خۆیەکە ئەمڕۆ من لە ئەکاونتەکەی خۆمە باسی مەرجەکانی سندوقی نەقدی دەولیم کردبوو بۆ ئەو قەرزەی کە ئەیدەن بە عێراق یەکێک لەو مەرجانی کەوا سندوقی نەقدی دەولی فەرزی کردووە بەسەر عێراقا پێدانی پشتی ئەو کۆمپانیا نەوتیانن کە پێوترێ جەولاتی تەراخیز کە نزیکەی 23 تریلیۆن دینارە کە بێ یەکەم شت کە ئەو قەرزە ئەدرێ بە عێراق پشتی ئەو کۆمپانیانە بدا کەواتە ئەمریکیەکان لەسەر بەرژەوەندی خۆیان کارەکەن بۆیە سەقامگیری عێراق لە ئێستادا و یەکپارچەی عێراق لە ئێستادا لە بەرژەوەندیەوانە بۆ ئەوان وەک پێشنیارەوەیان خستوە بەردەسی ئێمە و پێشنیارەکەشیان ئێمە بەوە بەڵامماندانەوە کە دیسان ئێمە داوای زەماناتی ئەمنیەکەین لە حەیدەرعەبادی و مشارەکەی سیاسی فعلیەکەین. بەڵێ زۆر سپاس بۆ ماوەس ئەحمەدی حاجی ڕەشید کە بەڕێزیان لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ زۆر سپاسیش بۆ کاک سیروان عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوو هەروە زۆر سپاسیش بۆ دکتۆر بەختیار جەبار شاویز کە بەڕێزیان لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵمان بوو سپاس بۆ هەرسێ بەڕێزیان سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر بخواتە دەستپێرێ.